لارەکانی هەفتەی 20 و کۆتایی خولی خوار 16 ساڵانی عێراق لە کۆمەڵەی کوردستان هەولێری پێشەنگ پێشوازی لە دهۆک کرد. لا نیوە یەکەم هەردوو تیپ ئاستیان لێ کۆنزیک بوو، کەمترین هێرش بەرهەم هێنرا و زیاتر تۆپ لە ناوەڕاستی یاریگا و ئاڵوگۆڕی پێدەکرا، هەر بۆیە نیوە یەکەم بە ئەنجامێکی سپی کۆتایی هات. لا نیوەی دووەم و دوای تێپەڕبوونی تەنها 4 خولەک شاوار فرسەت با ئاسیستی ئارام غەریب بربەستی یەکسانی شکاند و بێ چوە شێرەکانی دهۆکی بە گۆڵ یەکەم پێشخست. هەردوو تیپ لە هەوڵدا بوون گۆڵی زیاتر تۆمار بکەن، بەڵام لێی سەرکەوتوو نەبوون و یاری بە تاکە گۆڵێکی بێوەڵام لە بەرژەوەندی تیپی خوار 16 ساڵانیانەی دهۆک کۆتایی هات. سپاس دۆ خوتای گەورە توانیم ئەمگەینە قۆناغی داهاتوو. ئیشاڵڵا لە یاری ئاسمان وەک پێویست نەبووە لەم یاریە، بەس ئیشاڵڵا لە یاریەکانی داهاتوو دەتوانین ئاستێک باش پێشکەین سەرکەوتوو دەبین. ئیشاڵڵا ئیشاڵڵا دەگەینە کەگەیشنە قۆناغی داهاتوو، ئیشاڵڵا لەوێندەر ئاستەش بەرز پێشکەش دەکەین و دەتوانین نازناوەکە بەدەست بین. ڕاستی تەمرینی زۆر کردووە و کارگێری و کاپتان پشتیمان گرت و ئێمە سەرکەوت دەبین و بەرەو ناسناف و قۆناغی داهاتوو ئیشاڵڵا سەرکەوتوو دەبین و دەستخۆشکی لە کاپتان دەکەین و لە هەرکیوان پشتگیران ئێمە دەکەن. بەم شێوەیە هەولێر سەر ڕای ئەم شکستەش بە کۆکردنەوەی 33 خاڵ لە 16 یاری و پێشەنجی کۆمەڵەی کوردستان گەیشتە قۆناغی داهاتوو. دهۆکیش با 22 خاڵ و پلەی سێم خۆی گەیاندە هەمان قۆناغ. ڕۆژی چوارشەممە تیری پشتی یاریەکان ئەنجام دەدرێت، شێوازی بەڕێوەچوونی یەکلا دەکرێتەوە. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.